لە کاتی کارکردن لە پرۆژەی یەکتر بڕی تۆفیقوابی لە گەڕەکی ئابلاغی سلێمانی ئێسکە پەیکەری مرۆڤێک دۆزراوەتەوە کە مێژوەکەی بۆ سەدان ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. بەپێی شێوازی ڕاکشانەکەی دەردەکەوێت ئەم ئێسکە پەیکەرە هی پێش هاتنی ئاینی ئیسلامە کە بەم جۆرە مردووە و نێژراوە. ئێستا ئێسکە پەیکەرەکە لە مۆزەخانەی سلێمانیەوە و شوێنەواری سلێمانی بڕیارە بۆ پشکنین نمونونەکەی ڕەوانەی دەرەوەی وڵات بکات. خۆتان زانگەڕکی ئابلاغ گەڕێکێکی کۆنی شاری سلێمانیە، ئیتر ئەوەی کە هەنێ دیوار و شت دۆزرایەوە مێژوویەکی زۆر کۆنی نەبوو، ینی ئەوانە چکە لە چینەکانی سەرەوە بوو، بەڵام دوای کە هاتی نەخوارەوە نزیکەی مەتر و نیو یەک زیاترە بوو کە لە سەرێکمان دۆزیەوە لە کۆتا ڕۆژی پرۆژەکەی بوو کە ئیشەکەمانێ بواە مانگی 12 ناوەڕاستی مانگی 12 مرۆڤێک لە شوێنێکە ئەدۆزرێتەوە بەمانە ئەو نایێتێتە خۆ ئەگەر وا بێ گۆڕستان بێ ئەبێ گۆڕێکی زۆر لێ بدۆزرێتەوە بە سەنهار ئەمە دۆزراوەتەوە لەو شوێنێ. ئایا ئەمە بۆ بەتەنیا لەوێ ئێمەش ئەمێ ئەگەر ئێمە لەو شوێنەیە پرۆژەکە زۆر گەورە بووە بینا و شوێنەواری زۆر بدۆزرایەتەوە ئێمە تا هەموویمان دەرنەهێنا بە پێی یاسا ڕێگە نادرێت پرۆژەیەکی نوێ لەسەر شوێنەوارێ دروست کرێ. ئێرام شوێنەیە ئێسکە پەیکەرەکەی لێ دۆزراوەتەوە پرۆژەی یەکتر بڕی تۆفیقوابی. شوێنەواری سلێمانی دەڵێت لە مانگی 12 دۆزراوەتەوە هیچ بربەستێکیش بۆ پرۆژەکە دروست نەکراوە چونکە پشکنینیان کردووە شوێنەواریان شارێک نەبووە یاخود گۆڕستان، تەنیا ئەم ئێسکە پەیکەرە بە تەنها دۆزراوەتەوە. بۆمان دەرکەوت پێویستی بەوەیە کە شیکاری لە زانستی وەکو DNA بۆ بکرێت و ئەوەش دەزانن ئێستاوە بێ لە ڕێکاری ئیداری و وەزارەتی ناوخۆ ئەوانە نووسرامان بۆ ناردوون کە نوێنەرێکیان بێ بۆ ئێرەت سمپڵێک نوێنێکی لێ هەڵگرێت بەشێکی لێ هەڵگرێت لەو شوێنی کە دەستی مرۆڤی بەرنەکەوت چکەمە ڕاستەکەی خۆتەزانین لە کاتی پاکردنەوە دەستمان بەرەکەوێت ئەبێت لە شوێنێکەوە بکەنەوە ئیشێکی زانستی ئەوانە. ئەمەش بۆمان دوای ئەوەی کە راپۆرتەکەی ئەوانمان بەدەستگەیشت پێمانەڵێن ئایا ئەمە بۆ تەمەنەکەی بۆ کەیە گەڕێتەوە ڕەگەزەکەی چییە، یعنی بڵێن نێرە مێە تەمەنی چەنە و مێژوەکەشی بە دیاریکرای ئەتوانین ناڵێن بە دیاریکرای بەڵام ئەکرێت بۆمان دەرکەوێت بەچەنە، بەڵام تا ئێستا ئێمە هیچ زانیاریەکمان بڵاو نەکردوێتەوە لە بەرەوەی چاوەڕێ ئەو شیکارە زانستی. ئێسکە پەیکەرەکە ئەندازەی ئێسقانەکانی گەورە و جیاوازترە لە مرۆڤی ئێستا، دیار نییە پیاوە یا ژن و پشکنینی DNA ئەوانە هەمووی پشڕاست دەکاتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.